ئەمڕۆ لە تاران و پارێزگاکانی تری ئێران با لە بەرچاوگرتنی پەتای کۆرۆنا با نمایشی کاروانی ئۆتۆمبیل و مۆتۆرسکیل یادی 42هەمین ساڵی شۆڕشی ئیسلامی ئێران کرایەوە کە چواردەیە لەمە و بەرگۆڕانکاریەکی گەورەی لە ناوچەکەدا دروست کرد و شێوازێکی نوێی بە هاوپەیمانەتیەکان بەخشی کە ئەمڕۆ ڕوخساری ڕاستەقینەی لە ناوچەکەدا دەبینرێت. لەو ماوەیەشدا بەهۆی پەیامەکانی شۆڕشەوە ئێران کەوتە ژێر گوشارێکی گەورەی خۆرئاوا کە تا ئێستاش بەردەوامە. سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران لە کاتێکی هەستیاری نێودەوڵەتیدا بوو لەلایەک جیهان بەسەر دوو کوتلەی سۆشیالیستی و سەرمایەداریدا دابەش کردبوو. جەنگی سارد لە ئارادا بوو، لەلایەکی تریش داگیرکردنی ئەفغانستان لەلایەن یەکێتی سۆڤێت و کێشەی فەڵەستین لە ناوچەکەدا نەخشەی ئاڵۆزی دابەشبوونی وڵاتانی کێشا بوو. بۆیە لەو کاتەدا ئەو شۆڕشە بە هاوشێوەی بەهاری عەرەبی ئێستا وڵاتانی سەر بە کوتلەی سەرمایەداری نیگەران کرد. بە تایبەتی لە دوای گۆڕینی باڵیۆزخانەی ئیسرائیل بە فەڵەستین لە تاران و ترس لە ناردنەدەرەوەی شۆڕش بۆ وڵاتانی ناوچەکە پیلانگێڕیەکانی بەرامبەر بە سیستمی نوێ لە تاران ڕێکخست. ئەگەر جاران وڵاتانی ناوچەکە ڕژێمی پاشایەتیان وەکو پۆلیسی خۆرئاوا پەسەند کردبوو، دوای شۆڕش ئامادە نەبوون مۆدێلی لەو شێوەیە قبوڵ بکەن، بە تایبەتی دوای پچڕانی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئێران. گەرچی شۆڕشی ئیسلامی ئێران هەوراز و نوشێوی زۆری بەخۆیەوە بینی، هەر لە جەنگی 8 ساڵەوە تا گەمارۆ سەختەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی، بەڵام توانی لە ناو بازنەی ئەو گەمارۆیانەدا لە ڕووی سەربازی و تەکنەلۆژیەوە بگاتە دەستخستنی زانستی ئەتۆمی و بیناکردنی سیستەمی موشەکی بالیستی و کروز و تا ئەندازەیەکیش ئابووری گەیاندە خۆبژێوی. ڕاستە سیستمی بانکی و دراوی نیشتیمانی ئێران بەهۆی گەمارۆ سەختەکانی ئەمریکاوە پاشەکشەی زۆریان کردووە، بەڵام هەندێک لە چاودێرانی سیاسی و ئابووری ئەو وڵاتە ئەو پاشەکشەیە بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ئابووری وڵات بە تەواوی لە ژێر کۆنتڕۆڵی کابینەی دەوڵەتدا نییە. بۆیە چاکسازیەکانی دەوڵەت هەر لە سەردەمی موحەممەد خاتەمیەوە بۆ ئێستای حەسەن ڕۆحانی ئامانجی خۆی نەپێکاوە و زیانی بە ئابووری وڵاتەکە گەیاندووە. سروشتی شۆڕشەکانی جیهان بەو شێوەیە کە سەرەتا هەڵچوون و تێکچوونی شیرازەی دەوڵەتی لێ دەکەوێتەوە، بۆیە شۆڕشی ئێرانیش لەو هاوکێشەیە بەدوور نییە. بۆیە لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا جگە لە نەیارانی سیستمی کۆماری ئیسلامی لە ناوخۆی وڵاتیشدا جیاوازی بیرکردنەوە و شرۆڤەکان بۆ کاروباری ناوخۆ و ڕایاڵەی پەیوەندیەکان بۆ چوونی جیاوازی هەڵگرتووە، بەڵام داخراوی ئاسۆی سیاسی بەڕووی جگە لە یەک بیرکردنەوەدا تا ڕادەیەک زیانی بە گەشەکردنی شۆڕشەکە گەیاندووە کە دەکرا لە بری هەندێک دۆسەی دەرەکی ناوخۆی وڵات گەشە بکات و هەژمونەکانیشی لەسەر دەرەوە کاریگەرتر بێت. پێگەی استراتیژی ئێران کە دەڕوانێت بەسەر ناوچەی کەنداوی فارس و دەریای خەزەر و ئاسیای ناوەڕاستدا وای کردووە ناکرێ ئەو وڵاتە گەمارۆ بدرێ. بۆیە لە دوای ئەو گەمارۆ سەختەی ترامپ ئیدارەی بایدن دەیەوێت بە دیالۆگ لەگەڵ ئەو وڵاتەدا بگاتە ئەنجام. بەو پێی کە بایدن کۆپێکی ئیدارەی ئۆبامایە، دوور نییە تا ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیش لەگەڵ ئێران نزیک بکەوێتەوە. بە تایبەتی پێگەی جیۆسیاسی و ئابووری و ڕێژەی دانیشتوان و بازاڕی ئێران بۆ ئەمریکا زۆر گرنگە و استراتیژیە و دەستبەرداری نابێت.